باس لە بابەتێکی هەستیا دەکەین کە ڕەنگە کاریگەری لەسەر ژیانی تەواوی هاوڵاتیان بە گۆڕانکاریەکی باش جێبێڵێ. ئەویش ڕۆڵی کتێبە. جا باس لە ڕۆڵی کتێبخانەکان دەکەین بە شێوەیەکی گشتی لە خوێندنگەکان و بە تایبەتیش لە خوێندنگە سەرەتاییەکاندا تا چەندە ئەمە کاریگەری دەبێت لەسەر بە کەلتورکردنی خوێندنەوە لای مناڵ. ئایا بوونی کتێبخانەکان لە خوێندنگەکاندا بەسە بۆ ئەوەی کە خوێندنەوە لە لای منداڵ بکرێتە کەلتور و دوایی ئەمە لە ناو خوێندکاردا بچێندرێ بوو پاشان کە گەورە بوو بتوانێت لەسەر خوێندنەوە بەردەوام بێت. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز تارا شێخ عوسمان کا بەڕێزیان نووسەر و وەرگێڕن و هاوکاتیش لە ناوەندەکانی خوێندندا سەرپەرشتیاری کتێبخانن. خات تارا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان و خێراتی. زۆر سپاس بۆ میواندارێکەکان. بەڕاستی کتێبخانە یا ئەگەر ئێمە بمانەوێ باسی بە کەلتورکردنی خوێندنەوە بکەین ئەبێ سەرەتا لە خێزانەوە دەست پێ بکەین. لە خێزانەکانە کاتێک کە منداڵ چاوی ئەکاتەوە و لە تەمەنی 4 بۆ 5 ساڵیە جۆرێک لە با بڵین فزوڵی و لێکۆڵینەوە لە شتی تیادا دروستە بێ کاتێ دەبینێ لە ناو خێزانەکەیە بۆ نمونە دایک باوک ئەو کەسە گەورانی کە لە خێزانەکە ئەژین هەریەکان مەسەلەن شتێک ئەخوێندنەوە کتێب بێ ڕۆژنامە بێ گۆڤار بێ یان مەسەن ئەبینێت چاویەکاتەوە لە ناو ماڵەکە ئەگەر بچووکیش بێ کتێبخانەیەک ئەبینێ ئەوە بە دڵنیاییەوە بەدەگمەن ئەم کتێب بوو ئەم لاپەڕانە و ئەم خوێندنەوەیە کاریگەری لەسەر ئەو دروست نەکات و وای لێ نەکا ئەویش چاو لەوام بکە چکە قسەیەکی باو هەیە کاڵێ مەسەن مناڵ چەندە قسەی بۆ بکەی ڕەنگە زۆر باش تێت نەگا بەڵام مناڵ ئەتوانێت لاسایت بکاتەوە. ئەمە بۆ خۆی یەکەم هەنگاوە بۆ بە کەلتورکردنی خوێندنەوە. ئێمە ناتوانین زۆر لە مناڵێ بکەین کە ئەچێتە سەرەتا یا ئەچێتە ناوەندی داوای لێ بکەین لە بری ئەوەی بە مۆبایلەکە و مەشغوڵ بێ بڕوا دەست باتە کتێبێ یا گۆڤارێ بیخوێنێتەوە بەڵکو ئەبێ ئێمە لە مناڵیەوە ئەو تۆوی با بڵێن حەزی بۆ خوێندنەوە تیا بچێنین. ئەمە زۆر کاریگەری هەیە و پاشانیش قۆناغەکانی دواتریە بە تایبەتی قۆناغی سەرەتایی. بمورە حەزم کرد خاڵێک ڕاستکەمەوە من لیژنەی کتێبخانم لە سەرپەرشتیانی یەکێکم لە ئەندامانی کتێبخانی قوتابخانەکەم یا خوێندنگەکەم سەرپەرشتیارمان هەیە بە خۆشحاڵیەوە لە خوێندنگەکەی مناکە کۆمەڵگەی پەروەردەیی کوردستانە کتێبخانەیەکی باش و ڕازداوەمان هەیە و تەنانەت با بڵین هەموو بڵین قۆناغە تەمەنەکانمان جیا کردوێتەوە. ئێمە بنەڕەتیە واتە لە پۆلی 1 تا 9مان هەیە هەموو قۆناغە تەمەنەکان جیا کراونەتەوە بەپێ ئەو قۆناغانە کتێبەکان ئەدرێ بە خوێندکارەکانمان هەروەها بۆ مامۆستایانیش هەروە بەجیا بەشێکمان دیاری کردووە. خات و تارە هەڵبەتە باسدەوە کرد کە ڕۆڵەکە دوولایەنە لە خێزان و دوجاریش خوێندنگە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە خوێندنەوە لە نێوان مناڵاندا بە کەلتور بکات و مناڵە و حەزەی لا دروست بێ. لەم نێوەندەیە گەرێمە بەتەنیا بینە سەر ڕۆڵی خوێندنگە چۆن دەتوانێت ئەم ڕۆڵە ببینێت؟ بەڵێ طبعاً بێت بۆ نمونە ئەو کەسانی لە کتێبخانەی خوێندنگەکانە کارەکەن باشتر وایە کەسێ بێ کە حەزی بە خوێندنەوە هەبێ خۆی ئارەزوی خوێندنەوە بکوە شارەزایی هەبێ لەو کتێبانی کە لە ناو ڕەفەکانی کتێبخانەکەیە هەیە. هەروەها ئەبێت مەسەلەن ئێمە بە خۆشحاڵیەوە ئەو خانمە خات و شادان مامۆستا شادان عوسمان خۆی چەند خولێکی بینیوە بۆ چۆنێتی پۆلێنکردن و تەسنیفکردنی کتێبەکان لە ناو کتێبخانەکەیە. ئەم خولانەی بینی بێ یعنی ئەمانە بۆ مامۆستاکە یا بۆ سەرپەرشتیاری کتێبخانەکە بەنسبەت خوێندکارەکانیشەوە پێویستە مامۆستای زمانەکان یعنی زمانی کوردی بێ عەرەبی بێ ئینگلیزی بێ هەروەها مامۆستای زانست تەنانەت مامۆستای برکاریش ئەتوانێ سوودێکی باش لە کتێبخانە ببینێ بۆ خوێندکارەکانی یعنی داوایان لێ بکە بۆ گەڕانەوە بۆ هەندێک سەرچاوە بڕۆنە ناو کتێبخانەوە سەرچاوەکان بەدەست بێنن تەنانەت بۆ تەمەنە بچووکەکانمان کە ئێستا پێوترێ بازنەی 1 و 2 3 بازنەی 1 تۆ مەسەن مامۆستا ئەتوانێ کاتێککە ئەوێ وانەیەک ڕاوە بکە بۆ خوێندکارەکانی ئەتوانێت سوود لە کتێبخانە وەربگرێ وەک کەشێکی تر کە جیایە لە کەشی ناوپۆل یعنی ڕەنگە
خوێنکارێک لە ناو پۆلەکەیە بێزار بێت زوو بێزار بێت تااقەتی گوێگرتن لەوانەکەی نەمێنێ مام کاتێک ئەچێتە کتێبخانەوە شوێنێکی جیاوازترە بینی ڕەنگە ئەو خوێنکارە بە چۆن بڵێ پەرۆشێکی زیاتر گوێ لەوانەکە بگرێ هەروەها توانێت مامۆستا توانێت لە ڕێی ئەو کتێبانەی کە لە کتێبخانەکەیە هەیە ئەگەر هەبن هەندێک لە بابەتەکانی ناو وانەکەی لە ڕێی ئەو کتێبانەوە یعنی جیاواز لە بابەتە منهەجەکان لە ڕێی کتێبەکانی لە کتێبخانەیە هەیە وانەکەی زیاتر دەوڵەمەند بکە و بە پێسری بک بۆ خوێن باش مامۆستا ڕەنگە خۆت بەر ئەوە کەوتبی ببوورە هەنێ خوێنکار هەیەڵێ وانەکان بۆ من قورسە لە کوێ بگەمە ئەوەی کە دەست بە خوێنەوە بکەم و فریای خوێندنیش بکەم لە کاتێوەکو لیژنەیەکی با بڵێن ئەندامێکی لیژنەی کتێبخانەکان بەر ئەم جۆرە خوێنکارە کەوتبێتی کە حەز و خولای بۆ خوێندنەوە نەبێت بڵێ من فریای وانەکانی خۆم ناکەم چۆن ئەم حەزە لای ئەم خوێنکارە دروست دەکەن بەڵێ خۆی ئەوە ڕاستە بە تایبەتی بۆ قۆناغەکانی بڵێن لە دوای پۆلی شەشی سەرەتایی ئەمان تەنانەت 5-6 سەرەتایی جوانەکانیان قورسە تەنانەت شوکەکانی جوانەکانیان قورسە بە پێی ئەم پرۆگرامانی کە ئێستا هەیە بەڵام ئێمە واهی چارەسەرمان کردووە کە بە هیچ شێوەیە لە کاتی تاقیکردنەوەکانە داوا لە خوێنکارەکان ناکەین بێن بۆ خوێندنەوە و ئەسڵەن خۆی هەر داواژ ناکەین خۆیانیان بۆ خوێندنەوە بەڵام لەو کاتەیە ئێمە ڕێنماییانەکەین کە زیاتر بڵێن گرنگی بن بەوانەی قوتابخانە و هەوڵ بدەن وانەکانیان پێش هەموو شتێ بێ بەڵام هەروەها ڕێنماییانەکەین چ کاتێ بخوێندنەوە بۆ نمونە بۆیان دیاریەکەین کە لە دوای تاقیکردنەوەکان ئەتوان لە پشوەکانە یعنی هەموو ڕێنماییەکیانەکەین بۆیە سێرەکەی ئەو خوێنکارە حەزێکی تایبەتی هەیە بۆ خوێندنەوە زۆر بڵێنیەتە لای ئێمە و داوای ڕێنماییمان لێکا و ئێمەش بە خۆشحاڵانە بە پێی توانە و پێویستی ڕێنمایەکانیان پێشکەشەکەین باشە بابەتێکی تر هەیە کە ڕەنگە هەندێک کات کە خوێنکارەکان ڕوودەکەنە کتێبخانەکانی خوێندنگەکان نەزانن چ جۆرێک لەسەر چاوە هەڵبژێن دەست بۆ کام کتێبە بەرن کامە لەگەڵ تەمەنی خۆیان ناگونجاوە چۆن منداڵ فێری ئەمە دەکرێت کە بەپێی تەمەنەکەی بەپێی ئەو پۆلێن بەندی کە هەیە لە قۆناغەکانی خوێندنیا دەست بۆ کتێبەکان بەرێت بەڵێ بە نسبەت بڵێن ماڵی ئەم بڵێن سەردەمەوە خۆشبەختانە زۆربەی زۆری ناڵێم هەمووی بەڵام زۆربەی زۆری با بڵێن دایک و باوکەکان خوێندەوارن و هەندێکیشیان ئاستی خوێندەواریان زۆر باڵایە ئەمانە ئەتوانن ڕێنماییکەرێکی باشی مناڵەکانیان بن لە قۆناغە بچووکەکانە دواتریش لە خوێندنگەیە مامۆستایانی سەرپەرشتیاری با بڵێن کتێبخانە و ئەو مامۆستایانی کە ئارەزووی خوێندنەوەیان هەیە و خۆیان تااقەتی خوێندنەوەیان هەیە ئەتوانن ڕێنمایی خوێنکارەکان بکەن دیسانۆ لای ئێمە وەک باسم کرد پێشتر بە پێی قۆناغەکانی تەمەنی مناڵەکان کتێبەکانمان ڕیز کردووە و هەر قۆناغە و ئەتوانێ بچێ ئەو کتێبەی کە دڵخوازی خۆیەتی دەستنیشانی بکە و وەری بلێژی خوێنەوە بەڵام جاری وا هەیە سوتفا بە ڕەنگێک یا بە وێنەیەکی سەر بڵێن بەرگی کتێبەکە هەندێک لە خوێنکارەکان سەرنجیان ڕائەکێش و ئەیانوێ بیبەن ئێمە خێرا داوایان لێکەین کە ئەوە هێشتا هیچ تەمەنی تۆ نییە ئەتوانی سوود لە کتێبێکی کەوەرگ باشە مامۆستا بە شێوەیەکی گشتی ڕۆڵی خوێندنگەکان لەم دۆخەی ئێستادا بۆ ئەوەی کە خوێنکار فێری کللتوری خوێندنەوە بکەن چۆن دەیبینن دەکرێت بڵێ لە ئاستی پێویستدایە یان هێشتا ڕەنگە بەشێک لە خوێندنگەکان گرنگیان بە کتێبخانەدا بێت لە خوێندنگەکانە هەبێت بەڵام هێشتا ژماوێتی زیاتر پەری پێ بدرێت بەڵێ خۆی سەبارەت بەم پرسیارە ئەتوانین بڵێن لە ئاستێکی چاوەڕوانکراوە نییە بەڵام زۆر باشە یعنی هێشتا ماڵمانە بەڵام باشە بە تایبەتی لە خوێندنگەکانی ناوشارە و تەسەورم وایە هەرچەنە من یعنی مەسەن نەچوون بۆ هەموو خوێندنگەکان بەڵام وەک باز ئەکرێ وەک ئەوی هاوڕێکانمان لەو خوێندنگانە باسیەکەن لە زۆربەی خوێندنگەکانە کتێبخانە دانراوە و سەرپەرشتیاری تایبەتی هەیە بەڵام ئەمە بۆ شارەکان ڕەنگە ڕاست بێ بەڵام بۆ لادیەکان بۆ قوتابخانەکانی دەرەوەی شار ئەمانە هێشتا
ڕەنگە بە ئیجتیهادی خودی مامۆستاکە بۆ نمونە ژوورێکی بچووکی تەرخان کردبێ و کتێبخانەیەکی خنجیلانی دروست کرد بێ بەڵام لە زۆربەی خوێندنگەکانی ترە ئەسڵەن بینای خوێندنگەکە خۆی بڵێن جێگەی پۆلەکانی خوێندنی تیان نابێتەوە چ جای ئەوەی تۆ ژوورێکیشی لێکەم کەیتەوە بیکەی بە کتێبخانە بەڵام من بینیومە لە زۆر لە گوندەکانە ژووری ئیدارە با بڵێن شوێنی بەڕێوبەر خۆی بەشێکی تەرخان کردووە و دوو کتێبخانەی لە گیرفانی خۆی کڕیوە با بڵین وەکو هین وە کتێبیشی بە هەمان شێوە لەم لاولەولا لە برادە لە ڕەفیق وەرگرتووە و لە کتێبخانەکە دایناوە هەر خۆشی وەکو سەرپەرشتیارێکی بڵین کتێبخانەکەەوە ڕێنمایی خوێندکارەکانەکە بۆ ئەوەی بێن بۆ خوێندنەوە و خوێندنەوەیان لابکە بە کەلتور. خۆشبەختانە لە هەمان کاتە ڕەنگە هەندێک جار بەر ئەم پرسیارەی خوێندکار کەوتی بێتین کە لە بەشێک لە خوێندنگەکاندا ڕەنگە کتێبخانەشە بێت بەڵام کەم خوێندکار ئاراستە دەکرێت بۆ ئەوەی بچنە کتێبخانەکە هەفتەی جارێک مانگی جارێک بەلایانی کەمەوە لەو کتێبخانەیە بمێنەوە و کتێب بخوێنەوە هۆکاری ئەمە بۆم بارودۆخی بایکۆت و شڵەژانی خوێندن و هەندێک بارودۆخی ئەوها دەگەڕێتەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان پێیوەستە بە ئیدارە و سەرپەرشتیاری ئەو قوتابخانە. هەمووی ڕاستە ئەم قسانە یعنی هەموو ئەتوانین بڵێن بۆ ئەم ساڵی خوێندن بایکۆت ڕاستە کارێک بوو یا کاردانەوەیە بوو لە بەرامبەر ئەو وێموچەکردنی مامۆستایان و فەرمانبەران بەڵام لەگەڵیشە زیانەکانی ئەبینین کە یعنی لە زۆر ڕۆ زیانی یاوە لە پرۆسەی خوێندن چ جای ئەوەی کە تۆ ساڵانی تر هەموو خوێندنگایە کۆمەڵە چالاکی هەبوو لە نێویشیاندا چالاکی مەسەلەن بە کولتورکردنی خوێندنەوە هەبوو ڕۆژی جیهانی کتێب هەبوو ڕۆژی ئەمانە هەمووی ئەکرا بە بۆنەی بچووک و لە زۆربەی زۆری خوێندنگەکانە کاری لەسەرکرا ئەمە لایەنێکی تریشیان ئەوەیە بەسەن وەک باسم کرد لە زۆربەی خوێندنگەکانە ڕەنگە یا هەر شوێنی کتێبخانە نەبێ یان مەسەلەن مامۆستایەک دانرابێ کە خۆی یەک دنیاوانەی هەیە ناتوانێت بڕوا سەرپەرشتی کتێبخانەکە بکە و بڵێن فەرمانبەرێکی تایبەت نییە بۆ کتێبخانەیە ئەمانە هەمووی ئەبن بە کێشە و بە گیرروگرفت لە بەردەم ئەوەی کە ئێمە ئاراستەی خوێندکاران بکەین بۆ فێربوونی خوێندنەوە و دروستکردنی ئارەزووی خوێندنەوە لەلایەن ئەمە بەشێکە لە مەوزوعەکە بابەتەکەی تر ئەوەیە کە بۆ نمونە خوێندکار هەیە لە مەکتەب ئەخوێنێتەوە داوای کتێب ئەکا کتێبی ئێرێت جاری وا هەیە لە ماڵەوە ڕێگری لەکەن هەندێک لە خێزانەکان پێیان ناخۆشە وا هەستەکە ئەم خوێندکارە وازی لەوانەکەی هێناوە خەریکی کتێب خوێنێ یعنی شتێکی لابەلا ئەکا کە ئەمە دوایی زەرەری لێ ئەیە ئێمە بۆیە یعنی وەک خۆمان بیرمان لەوە کردوتەوە کە زۆرتر لەو کاتانەیە کتێب بین بە خوێندکارەکان کە بزانین هیچ کێشەیەکیان بۆ دروست ناکە و هەروەها ئێمە کارێکی ترمان کردووە لە خوێندنگەکەمان ئەڵبەت ڕەنگە ئەمە لە زۆر خوێندنگەی کەش بکرێ ساڵانە بۆنەیەکمان تەرخان کردو بۆ خەڵاتکردن و ڕێزلێنان لەو خوێندکارانەی کە زۆرترین کتێبیان خوێندوتەوە و هەروەها ساڵانی پێشووتر سیمینارمان ڕێگە خست بۆ خوێندکارەکانمان ئاهاتن لە سیمینارەکەیە ئەو کتێبانەی خوێنبیانەوە جارێک کە ڕانانیان بۆ کرد لە ناو خوێندکارەکانی هاوڕێیانە و هەروەها چەند خوێندکارێکمان هەبوو خۆیان ئەیان نووسی ئەمانەمان ئێهێنا هەرچەند لە تەمەنێکی زۆر مناڵا بوون لە بازنەی یەکەما بوون بەڵام ئێمە ڕێوڕسمی ئیمزاکردنمان بۆ ئەکردن کە کتێبەکانیان چابکرا ئێمە وەکو گەورەکان ڕێوڕسمی ئیمزاکردنمان بۆ کردن و ڕێنماییمانەکردن و سەری با بڵێن نووسەری بەناوبانگیان و سەری گەورەمان بانگە کرد کە ڕێنمایی ئەو نووسەرە بچووکە بکە کە چۆن بکە بۆی پەرە بە تواناکانی بە ئەمانە هەمووی کاری زۆر گرنگن بۆ ئەوەی مناڵوا لێ بکەی هەم فێری خوێندنەوە بێ و بەتایبەتی بۆ زمانەکەی خۆی کە زمانی کوردیە هەم بتوانێت بە کوردی بیرکاتەوە و هەم بتوانێت کە گەرشە یا بەتواناکەی خۆی لە دوا ڕۆژە ببێتە کەسێکی بەسوود و بەتوانا بۆ کۆمەڵگا. کەواتە دەکرێت بڵێن کتێبخانەی خوێندنگەکان ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە دەرخستنی بەهرە و تواناکانی خوێندکارانیشدا. باشە. باست دەوە کرد کە لە ڕێگەی ئەم خوێندنەوانەوە بە تایبەتی لە خوێندنگەکەی ئێوەدا وای کردووە کە منداڵ بەهرەکانی خۆی بناسێ.
ئەمە تا چەندە دەرفەت هەبووە بۆ ئەوەی کە لەگەڵ ناسینی بەهرەکەی خۆی و جارێکی دیکە هەوڵدا کار لەسەر بەهرەکەی بکات. بەڵێ تۆ کە مەسەرەن ئەو مناڵە فێر کرد کە چۆن ئەخوێنێتەوە ئەگەر بۆ نمونە بەهرەی نووسینی تیابێت چۆن ئەنووسێ ڕێنماییت کرد بەردەوام ئاگاد لێبوو پەیوەندیت لەگەڵ یا هەبوو ئەتوانی پەیوەندی مەسەن لەگەڵ دایک و باوکەکە دروستکەی وە پێی بڵێ کە تۆ ئەم مناڵە و بەهرەیەکی نووسینی هەیە توانایکی تایبەتری هەیە لەوانی تر کە ئەم جۆرە با بڵێن تێکەڵبوونە لە بینی تۆ خوێنکارەکە و خێزانەکە هەبوو ئەلبەت لە دوا ڕۆژە ئەتوانێت ئەو کەسە ئەگەر بیاوێت سوود لەو هەموو هاندان و لەو هەموو دەستگیرۆیە ببینێ و کار لەسەر خۆی بکاوە خۆی پێ بگەێنێ و بتوانێت بێ بە کەسێکی بەسوود بەڵام ئەمەش بۆ خۆی کێشەی ئەوەی هەیە زۆر جار خوێنکار هەبووە لە تەمەنێکی دیاریکراوی خۆیان مەسەرەن ئارەزووی لە شتێ بووە بەڵام دواتر بەهۆی ئەوەی بۆ نمونە بەشێکی تری خوێندنی هەڵبژاردووە یان چۆتە قۆناغێکی خوێندنەوە کە هێندە قورس بووە و هێندە سەرقاڵی خوێندنەکەی بووە توانا و بەهرەکەی با بڵین ئەگەر فەرامۆشیشی نەکرد بێ خستێتی لاوە چکە ویستێتی ئامانجێکی کە بەدەست بێنێ کە ئەمەش بۆ خۆی کێشەیە بەڵام ئەکرێ بڵین ڕەنگە لە دواترە کە ئەو ئامانجی بەدەستێنا دووبارە بگەڕێتەوە سەر ئارەزوە تایبەتەکەی کە نووسین و خوێندنەوەیە. باشە ئەم پەیوەندیە لە نێوان خێزانی خوێنکارەکان و بۆ خوێندنگەکە چۆنە بۆ نمونە کاتێک کە خوێندکارێک حەز بە خوێندنەوە بکات و خوێندنگەکەش ڕۆڵی هەبێ لە دروستکردنی ئەم حەزە لای خوێنکارەکان ئەم پەیوەندیە لە نێوان خێزان و خوێندنگەکە چۆن دروست دەبێت لەبەروی ئەم خوێنکارە بتوانێت درێژە بە بەهرەکەی بات و خوێندنەوە لای کاڵ نەبێتەوە کار لەسەر ئەم بابەتانە بکات. بەڵێ خۆی ئێستا چەندین ساڵە لە زۆربەی زۆری خوێندنگاکانە هین هەیە ئەنجومەنی دایکان و باوکان هەیە کۆبوونەوەیان هەیە لەگەڵ بڵێن ستافی بەڕێوەرەتی خوێندنگەکە و لەگەڵ مامۆستاکانە کاتێکە بەهرەیەکی واهی بڵێن بەهرەیەک لە خوێنکارەکەیە ئەبینرێ دایک و باوکەکەی بەجیا بانگەکرێ قسەی لەگەڵەکرێ و تێ ئەگەیەنرێ کە ئەم مناڵە بەهرەیەکی وای هەیە ئەلبەت زۆر جار بە خۆشحاڵی و دایک و باوکەکەش خۆیان ئاگادارن لەم ڕۆوە ئیتر جۆرێک لە بازنێکی پەیوەندی دروستە بێ لە نێوان با بڵێن تەلەبەکە و با بڵێن خوێنکارەکە و دایک و باوکی و ستافی مامۆستا و بەڕێوەبەری قوتابخانەکە و بەیەکەوە کار ئەکەن بە یەک هێڵ بۆ ئەوەی گەشە بە تواناکانی ئەو خوێنکارە بن. باشە لەگەڵەوەی کە خۆشبەختانە ئەوەی کە ئاماژەی پێدرا لە بەشێکی زۆری خوێندنگەکان کتێبخانە بوونی هەیە ئێستا گەر لە ئاستێکی چاڕوان نەکراویشدا نەبێت بەڵام لە ئاستێکی باشدایە لە پاڵ ئەمانشدا هێشتا کتێبخانەکان کێشەگیر و گرفتیان هەیە لە خوێندنگەکاندا ئەو کەم و کورتیانەی کە لە کتێبخانەکانی خوێندنگەکەدا هەن کامانن؟ بەڵێ کەم و کورتیەکان ئەگەر باسی کتێبخانەی خوێندنگەکان بکەین یەکەمیان بەداخەوە ئەگەڕێتەوە بۆ لایەنە مادیەکە یعنی بۆ نمونە لایەنی دارایی خوێندنگەکە ئەگەر لایەنێکی دارایی زۆر باش نەبێ بڵێن کتێبخانەی ئەو خوێندنگەیە هەژارە بێ با بڵێن کتێبێکی باشیتیان نابێ سەرپەرشتیاری کتێبخانەکە ناتوانێت کتێبێکی باش دابین بکە بەڵام جاری وا هەیە ئەمە بڵێن کێشەیەکی تر ئەوەیە وەک باسم کرد جاری وا هەیە کتێبخانەکە هەیە بەڵام کەسێکی وا نییە کە سەرپەرشتیاری کتێبخانەکە بێ هەندێک جار بڵێن کتێبخانەیەکی زۆر ڕازاوە هەیە لە خوێندنگەیەکە بەڵام سیرەکەی بەڕێکەوت لەو خوێندنگەیە ژمارەیەکی زۆر کەمی خوێنکار هەیە کە تااقەتی خوێندنەوەیان هەبێ چکە ئەو شتە بە زۆر نییە تۆ ناتوانانی بڕۆی بە زۆر خوێنکار بێنیتە دەرێ لە پۆلێک و بڵێ هەرێ بێ خوێنیتەوە نەخێر ئەبێ ئەو ئارەزووە هەبێت تۆ شوێنەکەیان بۆکەیتەوە بەردەوام دەرگاکەی کراوە بێ بۆنی خۆشی لێ ژوورەکە پاک و خاوێنە
تەپ و تۆز لە کتێبخانەکە نەنیشتووە کە خوێنکارەکەیەتە ئەوێ ڕائەکێشرێ و جەوێکی خۆشی هەیە بێدەنگە ئەتوانێت تەنانەت جارێ کۆشی ڕۆژانەشی بێنێ لەو شوێنە لە کتێبخانەکە بیکە. ئەمانە کێشەکان بوون مەسەلەن نەبوونی سەرپەرشتیار، نەبوونی پارەیەکی بەو جۆرە، نەبوونی حەزی خوێندنەوە لای خوێنکارەکان لەسەر و هەموو ئەمانەشەوە با بڵین ڕێگریکردنی دایک و باوک لەوەی خوێنکارەکانیان لە قوتابخانەیە لە خوێندنگە جگە لە دەرسەکانیان نەچن بەلای هیچ شتێکی ترە. ئەمانە هەمووی زۆر کێشەی تریش هەیە کە ڕەنگە پێویستکە بەرنامەی زۆری لەسەر کرێ، بەڵام ئەمە کێشە سەرەکیەکانە. ومێ دەکەین کە خوێندنگە وەک چۆن ڕۆڵی سەرەکی هەیە لە پێگەیاندنی خوێندکاردا و لە ڕێگەی کتێبخانەکانی شۆجارێکی دیکە ئەم ڕۆڵە ببینێتەوە و بتوانن هەروکو ئاماژەت پێدا بەهرە و خولێ خوێندکارانیشی تێدا بدەستێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ تارا شێخ عوسمان کا بەڕێزانکۆ نووسەر و وەرگەر و هاوکات ئەندامی لیژنەی سەرپرشتیاری کتێبخانە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ بەڕێستان، بەخێراتی، زۆر سپاس.